بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين نبينا محمد وآله وصحبه أجمعين. الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. رب اشرح لي صدري ويسير لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا. أما دبواني بريس بران وخشكاني بريزم، السلام عليكم ورحمة الله وبركاته. لسرت هذا دعاي موفقي وخيرم هي لبو أنزوماني سوراني كومالي دادگري كابونا ماي أوي أمرو بديدني يكتر شاد ببينو لم كوركوبونو بيكوين. زا خوشکان و برانی بەڕێزم لەو دەرفەتوماوە کە ما کورتەی کە لە بەردەستماندا هەیە لەم بابەتە گرنگەی کە ئەمڕۆ زۆر زەڕورەتە لە بۆ ئینسانی بڕوادار بە پیا و بە ئافرەت بە تایبەتی لە بۆ خێزانەکانی موسڵمانان، ئەو خێزانانەی کە خۆیان بە ئیلتیسام بە دین دەزانن و ئەو کەسانەیشی کە ئەوانن خۆیان پێوایە کە هەڵگری شوێنکەوتووی هەنگاوی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وەسەلام لە بواری ڕەوشداریدا لە بواری زانستدا لە هەموو بوارەکانی ژیاندا لە پێشەنگی ژیاندار. جا بەڕێزانم ئەو ناونیشانەی کە ئێمە هەڵمام ژاردبوو کە تێیدا باسی بکەین دیارە ژیانێکی ڕاست و دروست سەرچاوەکەی لە پەروەردەیەکی دروستە. چۆن؟ بەڕێزانم ئەگەر هەر یەکەمان لە دەوری خۆمان ئاوڕێک بدەینەوە لەو ژیانەی کە ئەمڕۆ ئێمە تێیداین، ئەو کەسانەی کە ژیانێکی دروستیان هەیە، کە ژیانێکی تەندروستیان هەیە لە هەموو بوارەکانی ژیاندا، ئەو کەسانن کە هەنگاوەکانیان سڕ کردوتەوە لە بواری پەروەردەیەکی چڕ و جوان و باش لە بۆ خێزانیان، لە پەروەردەکردنی منداڵەکانیان، لە پەروەردەکردنی خێزان بە تەواوی. و ئەو کەسانە لە قیمەی لووتکەی ژیانی جوانین، ئەوانی کە لەزەت و تامێکی کەمما بێت لەو ژیانەدا لەو خێزانانەدا ماوە، ئەوانەی کە ئەسپی خۆیان تاوداو لە بازنەی پەروەردەیەکی چاک و باش بەجددی هەنگاویان هەڵگرتووە بۆ ئەوەی بتوانن ئەو ژیانە ڕاست و دروستە بدۆزنەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەنگاوی لە بۆ هەڵگرت. ئەو کەسانەی کە ئەمڕۆ دیندارن، کە چاکەکارن، کە ڕێزدارن، ئەو کەسانەی کە شوێن هەنگاوی پێغەمبەری خوا کەوتون، کەمە جوانیەکی ژیان کەما بێت، بێخەم و بێگرفتیەک کەما بێ لەو سۆنگەوەیە. بۆ خۆتان ئاور بدەنەوە لە ژیانتان و ببینن لەو خێزانانەدا هەیە کە وەکو ئەوەی ئێستا ئێمە دەیبینین. جا کەسانێکی تریش ئەوانەی کە پشتیان کردووە لە پەروەردەیەکی جوان، ئەوانەی کە ئەبینیت پشتیان بە هەوا و ئارەزوو و نەفسی دەرونیان بەست، وارووا نەفسی دەرونیشیان واڵا کرد بۆ حەز و ئارەزوەکان، ئیتر ئەمانە دۆڕان و بەجێمان لە ژیانێکی خۆشگوزەران. بۆیە ئەمڕۆ کۆمەلگاکەی ئێمە لەم کوردستانەی ئێمەدا ئەبینن بە براورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوودا لەکوێ قۆناغەکانی پەروەردەیە، قوتابیەکانمان لەکوێ ئاستی زانستین، لەکوێ بەجێمان، هەتاکو ئەو کاتێک کە دەست بە دینداریەوە ئەگراو تا ئەو کاتێک کە پەروەردەیەکی جوان و لەبار دەستی پێوە گیرابوو لە نێو خێزانەکان، دایک و باوکان زۆر حەساوە بوون لە ژیان لە دەستی منداڵەکانیان. بەڵام ئەوەی کە دایک و باوک هەموو غەمیان تەنها بەدەستەوە گرتنی عەلاگە و پڕگردنی زگی مناڵەکە بوو، پەروەردەیان تێدا فەرامۆش کرد ئەمڕۆ دایکان ئەو پەڕی خەفەتباری و گرفتارین بەدەستی منداڵەکانیانەوە کە نازانن خۆراکی ڕۆح زۆر گرنگترە لەو خۆراکەی کە ئەتەوێت منداڵەکەی خۆت بەس تێر بێ یان وەڵاکردنی دەستی ئەو منداڵە حڕ بێت لە هەموو بوارەکانی ژیان. داوای لێکرد ئەمڕۆ منداڵان زاڵ ببن، حیساب بۆ گەورەی دایک و باوک نەکا. واروەها دایک و باوکان ئەوەی کە سیڕاع و ململالەکان لە پێناو ئەوەی مادە و سەروەت و سامانی ژیانی ئەو دنیا وای لێکردن، پەروەردەی تێدا فەرامۆش کرا. جا دواتریش وای لێ هات ئازیزەکانم لە ناو ڕۆکەکەیدا باسی یەکەین. زۆرێک لە دایک و باوکان جاری وایە پەیوەندیەکە بە تەلەفۆنوانە مامۆستا کچەکەم کارێکی لەو شێوازەی کردووە، ئەدێت فەرامۆشیەکە لە بواری پەروەردەدا وەک کە باسمان کرد لە بواری دینداری و فێرکردن و ئەو بابەتانەدا فەرامۆشی ئەکات. جا ئەگەر شتێکیشی لە دەستان وەڵا ئامادەم دەبێ ئیلا بیکوژم یان ئاوا بکەم ئاوا بچێ، بەڵام ناڵێت کاکە بێت ڕەخنە لە خودی خۆی بگرێت تا چەندە ئەو کەسە لە بواری پەروەردەدا کەم تەرخەم بووە بۆ ئەوی دووبارە خۆی ڕاست بکاتەوە و منداڵەکەی پێ بگەێنێ و تێبگەینێ. ئەجا ئازیزەکانم چەند خاڵێکی گرنگ هەیە بەڕاستی دەمەوێت لێرەوە پێتان بڵێم. خاڵی یەکەمیان بەڕاستی پێویستە هەست بە بەرپرسیارەتی کردنی دایک و باوک. دایک و باوکەیەتی پڕپڕە لە بەرپرسیارەتی. وەڵای من زۆر جار دەڵێم هەر ئەو ڕۆم یەشێک لەو ئافرەتانە پەیوەندی کرد ئافرەتێک خوشکێک گوتی مامۆستا خوازبێنی کچەکەم هاتووە ئەمەوێ پرسێکت پێ بکەم.
جا بەرنامەکەی ئێمە لەسەر پەروەردەیە بەڕێزانن بە قۆناغ دەینە سەری ئینشاڵڵا تا دەگاتە قۆناغی هەرزەکاری. وتی کچەکەم خوازبێنی هاتووە ئەمەوێ پرسێکت پێ بکەم. گوتم باشە ئەو کچەی تۆ ئەو خاڵە و ئەوانەی تێدا هەیە؟ گوتی نەوەڵا جارێ زۆر منداڵە. گوتم بابە ئەوانە دایکایەتی بەیانی ئەو کچەی تۆ ئەبێت بەدایک، دایک و باوکایەتی پڕپڕیەتی لە بەرپرسیارەتی. ئەوە هەر بە مێردان و ئەوە نییە کە کوڕە هەرژنی لە بۆ بێنە و تەواو دەبی ئامادە بکرێن لە لای دایکانەوە ئەو کچە ئەو جارە بەڕێ بکرێت لە بۆ ماڵ و مێردووانە کە ئەو ماڵی ئەتوو پێوە سەربەرز بی ماڵی ئەو مێردەی کە شانازی پێوە کە بڵێن کچی ئەو دایک و باوکەیەکە بە پەروەردەکراویەکی زۆر زۆر جوان هاتوتە ماڵی ئێمە. و بە هەمان شێوە کوڕانیش جاری وایە ئەگەر کوڕەکە لە ئاستی پەروەردەدا ئاستێکی نزمی هەیە هەر زوو دەڵێن وەرم با فڵان کچەی لە بۆ بێنین بەشکەم بگەڕێتەوە، هەر یەکسەر کچەکە ئەکەنا خەسارەتمەندی ئەو بابەتەیە. لەبەرەوە بەڕێزانم بۆ دایکوان و باوکان چەند خاڵێکی گرنگ هەیە کە پێویستە وەک باسمان کرد کە بەرپرسیارەتیە یەکێک لە خاڵە هەر ئەساسەکانی ژیانی دایک و باوکەوەیە کە بەرپرسیارەتی باش هەڵگرێت لەسەر شانی. بە تایبەت ئەمڕۆ چونکە سیراع و ملبنانەیەکی یەکجار زۆر لە بینی حەق و باتڵدا هەیە، بۆ خۆتان ئەبینن بە بەرچاوی خۆتان. ئەمە 1 سەدەی کامل بە تەواوی ئەمڕۆ ئەبینیت کە ئیسلام لە ساحەکە نەماوە لە ڕووی کارپێکردنی بەرنامە، نەک هەر کارپێکردنی بەڵکو بربەستیش لە پێش بەرنامە ئیسلامدا دانراوە. بەڵکو ئێستا دایکان و باوکان ئەرچیان زۆر زۆر قوڕسترا لەبەرەوەی هەموو ئیعلامی دنیای ئێستانەکە لەوەیە کە هەرزەکار و گەنجی ئێمە لە خشتە ببا کە پێی بڵێ ژیانی ئەو دنیایە تەنها ڕابواردنە، تەنها هەوا و هەوەس و ئارەزووە، یعنی ئاوا لە گەنجی بگەینێت. هەموو پارە و سەروەت و سامانی ئەمڕۆ دنیای ئەوڕۆ ئەوەیە کە بەربەست لە پێش جوانیەکان و ڕەوشداریەکی جوان دابندرێ، گەنج وا فێر بکرێت هەموو ئەو کاتە زێڕینەی لە بەردەستی هەیە شەو هەتاکو بەیانی بە دیار مۆبایلەکەیەوە دابنیشێ. ئەنجا زانست و زانیاری و پێگەیاندنیش فەرامۆش بکە، ئەنجا دایک و باوکیش ئامادەکردنی ژوورێک لەسەرێ خەتی فری لە بۆی داناوە کە خوا ئەزانێ ئەو کەس ئەو گەنجە چی دەکات لەوێ. پێدوایە فێری زانست دەبێت، لەگەڵەوە ئەگەر لە دوا شتێکی زانستی بگەڕێت لە مەوقیعێک هەزاران شتی خراپی لە بۆ دێ، ئەگەر سانسۆری دایک و باوکی لەسەر نەبێ ئەو کەسە لاڕێ دەبێت. زۆر زۆر گرنگە کە دایک و باوکان چاودێر بن بەسەر منداڵەکانیانجا دوایش ئەگەر لە دەستیان چوونە دەرێ هاواریان لێ هەڵدەستێ و کە دەڵێن کە چی بکەین. جا بەڕێزەکانم بۆ خۆتان دەزانن کە منداڵ زهن و زەینی زۆر زۆر ڕوونە ڕوون. هەندێک جار اختیار هەیە باز لە موقعێکی ژیانی خۆی دەکات دەڵێت تەمەنم 3 ساڵ بوو یان 4 ساڵ بوو لە فلان شوێنە چوومە ئەو جێ لەگەڵ بابم وام کرد لە 4 ساڵی بەبیری ما کە ئێستا تەمەنی 70 ساڵە، یعنی ئەو زهنە خەز نەکات، یعنی ئەو شتانەی کە لە دایک و باوکی دەبینێت هەموو ئەو بابەتانە زۆرینەی منداڵەکە دووبارەی دەکاتەوە. لەبەرەوە پێویست بەوە دەکات کە زۆرینەی ئەوانەی کە ئەلێرە دانیشتون برانی بەڕێزمان لە خوشکانی بەڕێز زۆرینەیان دایکن و باوکن، پێویست بەوە دەکات چەند خاڵێک هەیە یعنی ئەو خاڵانە ئەنجام نەدرێت لە بەرچاوی منداڵەکە. یەک لە خاڵەکان ئەوەیە یعنی خۆشۆردن بە بەرچاوی منداڵەکە وا دەکات گەورەی باوک نەهێڵێت بە بەرچاوی ئەو منداڵە، گەورەی دایک نەهێڵێ، شەرم نەهێڵێ، شەرم یعنی وای لێ دەکات ئەو منداڵە شەرمی نەبێت بەرامبەر بە گەورەی دایک و باوک. چونکە ئەگەر بەبیرتان بێت جیلی پێشووتر باوەڕتان ببێ بەڕێزانم شەرمیانە کرد لە خزمەتی باوکیاندا ئەگەر لەسەر سفرە بووە سەر بڵندکردنان بخۆن، ئەوەندە بە ئەدەب بوون، ئەوەندە بە شەرم بوون. یعنی ئێستان کە ئەبینیت چۆنە یعنی هەر ئەسڵەن وڵامی ئەداتەوە کە پێی وایەوە هەر بابی نییە. دەزانن هەر لەسەر ئەو خاڵەیە نمونەیەکی زیندوتان لە بۆ بڵێمەوە هەر بۆ تێگەیاندن. لەم هەفتەی ڕابردوو مەشاکیلێکی خێزانی هەبوو. ئەو مەشاکیلە پیاوێکی زۆر بەڕێزام ئەم پیاوە زۆر بەڕێز بوو، کێشەیەکی هەبوو لەگەڵ خێزانەکەیدا. ئەو خێزانە چی کردیا بە کوڕە هەرزەکارەکەی خۆی گوتیتی بابت ئەو خەلەلەی هەیە. یەکسەر کوڕە هەرزەکارەکەش حەزی لێ خۆی بە دەرخستن و حەزەکە بە پیاو بزاندرێت و لە کاتێکیشدا ئەگەر فەهمی بە تەواوی نەبوودا نەمەزرا بوو یەکسەر لە سنووری خۆی دەردەچێت. بە بابی گوتیە تو پیاوێکی زۆر کەم تەرخەمی بەرامبەر بە دایکم و بە ئێمە و بە هەر هەمووی کەواژ نەبووە. دەڵێت و ئەگەر ئاوابی پێمان خۆشە هەر لە ماڵێ بچێ دەرێت و هەر بارگرانایی لەسەرەمە هەر لە ماڵێ نەبی باشترە. ئەو بابەش چ دەکا زۆر پێی ناخۆشە کە ئەو پیاوەیە من دەیناسم کە زۆر شەکەت و ماندووە لە بۆ ئەو ماڵ و منداڵە هەتاکو پێیان بگەێنێت. ئەنجا ئەویش یەکسەر لە ماڵێ دەچیتە دەرێ و سوێند دەخۆک دەگاتە سەر حەدی ئەوەی کە ئەوانە تەلاق لە یەکتر وەرگرن ژن و مێردەکە کە دۆسەی مەحکەمەشیان ڕۆیشت بوو. دوای ئەوەی کە ئەلحەمدولیلا لەگەڵ چەند برایە کە چوینە بینیان توانیمان ئەو ئاشتەوایی دروست بکەینەوە جارێکی تر سەر لە نوێ لاپەڕێکی نوێ لە ژیانیان هەڵبدەنەوە. بەڵام دەزانن بە ئەو ئافرەتەم دەگوت
گوتم باشە ئەو مەشاکیلە هی ئەوەی نییە کە ژنی لەسەر تەلاق بدرێ بەس هیچ پیاوەک ئەوە قبول ناکە سەبەبەکەی چیە ئەتوو کە لەگەڵ مێردەکەی خۆت دایت لەبەرچی ئەتوو کێشەکە یەکسەر بە مێردەکەت ناڵێی لەبەرچی بە کوڕەکەت دەڵێی مەبەستم لێرەدا ئەوەیە لەو ئەو دایک و باوکانەی کە ئێستا لە دیارمان دانیشتون خوشکانی بەڕێزمان برایانی ئازیزم هەر گرفت و کێشەیە کە لەگەڵ یەکترتان هەیە بە تۆسقالێک مێڵن منداڵەکانتان هەستی پێ بکە بیبنەوە ژووری خەوتنی خۆتان بەیەکەوە ئاڵوگۆڕی بکەن و ئەو کێشەیە چارەسەری لە بۆ دابنێن و بەیەکەوە گونجاوانە چارەسەرێکی گونجاوی لە بۆ هەڵببژێرن و کێشەکە چارەسەر بکەن بەبێ ئەوەی کە منداڵەکە بزانێت و لە ناخیدا لە دەرونیدا بڕوخێ لەبەرەوە گەورەی دایک و باوک بەوە دەردەکەوێت کە ئاگادار بێت لەو حاڵاتانە وەکو کە باسمان کرد ئەگەر شتی لاوەچی و سادەیی لە دایک و باوک دادیت شەرمی نامێنێت بەرامبەر بە دایک و باوک ئاگادار بن خاڵێکی تریان بەڕێزانم حتا لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی جلوبەرگەوە زۆر گرنگە ئەو منداڵە لە بۆ ئەوەی کە بە ئەدەب دەربچێ ئەو مەبەستمان لە قۆناغەکانی هەر لە 7 ساڵیدا هەتا دەگاتە 10 ساڵ و ئەو بابەتانە لە گۆڕینی جلوبەرگدا قەت با بە شێوازێک نەتان بینێت بە شێوازێکی ناشیرن لە ڕووی جلوبەرگ گۆڕینەوە بە بەرچاویان لەبەر ئەوەی وەکو باسمان کرد چونکە حیا و حەشمەت و شەرم خاڵێکە لە خاڵە هەر ئەساسی قورس و گرانی مرۆڤ ئەگەر حیا نەما شەرم نەما هیچ مانایەک بۆ مرۆڤایەتی ئەو کەسە نامێنێتەوە گرانی و قورسی پێوە نایاڵێ واللهی پڕ و باڵی لە ڕووی ئەخلاقەوە بە کەسەکە نایاڵێ ئەگەر شەرمی نەبوو ئاگادار بن لەبەر ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەگەر دایک و باوک شەرمی هەبوو لەو بابەتە ئەو شەرمار تەدریجیان ئەگواسترێتەوە لە بۆ مێشک و دڵی ئەو منداڵی خۆی هەمان ئەو بابەتەیە هەڵاگرێت زۆر گرنگە خاڵێکی تریان بەڕێزانم باس و بابەتی تایبەت قەت لە لای منداڵەکەتان مەکەنەوە وڵای ئەوە نمونەیەکی زوندووە زۆر جاریوا لە مەجالیس دانیشتوم بە تایبەت ئەو خەڵکانەی خۆمان و ئەوانە منداڵەکانیان هەرزەکارە کچەکەی تەمەنی 15 ساڵ و 16 و کوڕەکەی بە هەمان شێوەیە یعنی باسی شتیوە ئەکرێ کە من شەرمەکەم لە مینبەرە پێتان بڵێم کە شتیوا لەو شێوازەمەکەم بۆ خۆتان لێم تێبگەن کە مەبەستم چییە هەندێک قسەهی ئەوە نییە کە بکرێ باز لە خێزانێک و باز لە ژن و مێردێک بکرێ کە بڵێ واچوون و وەیان کرد و ئاوا بوو زۆر خەتەرناکە یعنی بە پێکەنینەوە لە بۆ ئیستیهزاکردن وەکو باسمان کرد ئەوە چی دەکا یەکسەر ئەو نەفڕەیە لە مێشتی ئەو گەنجەدا دروست دەبێت پەنای لە بۆ دەوە ئاگادار بن چونکە وەسائیلەکانی یەکجار خەتەرناکن ئێستا ئەو وەسائیلانەی کە ئێستا هەن هەمووی وروژێنەرە هەمووی مێشتی ئەو گەنجە بەو ڕێیەدا دەبا وەکو باسمان کرد بەڕێی خراپەکاریدا زۆر خەتەرناکە ئەنجام هەر لە دەستگەمەکردن و ئەو بابەتانەیە زۆر گرنگە کە دایک و باوکان خۆیانی لێ بپارێزن زۆر جاری وا هەیە لە هەندێک مینبەر و مەنبەعدا ناکرێکەت و هەندێک شت بڵێ بەڵام ئەمڕۆ لێرانەدا دەمەوێت بەڕاستی بەواضەحی هەندێک شت تێیدا باس بکەین و دایکان و باوکان تێیدا ئاگادار بن ئەو خاڵانەی کە سلبیات و خراپەکاری دروست دەکات لە ماڵ و واروە ئاشوب و شیرازەی خێزان هەڵ ئەتەچێنێت لە ڕێگەوە لە ڕووی ئەخلاق زۆر ئاگادار بن وە خاڵێکی تریان بەڕێزانم دەمەقاڵەی ژن و مێرد بە بەرچاوی منداڵەکان وەک کە باسم کرد ئەوە باورتان هەبێت بۆ مێژوو من ئەو قسەیەتان پێ دەڵێم ئەو کەسانەی کە منداڵەکانیان جارێ هەرزەکارە هەر دەمەبۆڵەیەک لەگەڵ هاوسەردا ڕوبەڕوو ئەگەر کچەکەتە ئەگەر شووی کرد هەمان دەمەبۆڵێ بە برامبەر بە مێردەکەی دەکا و ئەگەر کوڕیشتە ژنت لە بۆ هێناوە بە هەمان شێوە ئەو تەریقەیە دووبارە کاتەوە کە لە تودا فێر بووە لەبەرەوە وەک باسم کرد دەمەبۆڵەکان ئەگەر گلە یەکتان هەبوو لە یەکتر خۆتان کۆنتڕۆڵکەن تاوە کە تێ ئەگەنە ژووری خەوتنی خۆتان و شتەکان بە یەکتر بڕێن یعنی لە بواری تووڕەبوون و ئەو بابەتانە خۆ مرۆڤە ئینسانە تووڕابی هەموو ئینسانێک بەڵام ئامۆژگاری لەوەدا هەیە ئەو کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دانیشتووە و یەکێک لە هاوڵە بەڕێزەکان دێ پێغەمبەری خواتم کە ئامۆژگاریم کەی ئەویش پێی ئەفەرموێ لا تەغضەب جاری دووەمە فەرمێ پێغەمبەری خوا شتێکی تر ئامۆژگارەیەکی تر هەر ئەفەرموێ لا تەغضەب جاری سێم هەر ئەفەرموێ لا تەغضەب ئەزانن وشەکە زۆر بچووکە بەڵام پڕمانە و زۆر گەوهەرێکی گەورەیە لە نێو خێزاندا ئەزانن ئەگەر ئەو تووڕەبوونەوەکو ئەبوو دەردا ئەفەرموێم لەگەڵ خێزانەکەم کە هاوسەر گیریمان کرد لە ڕۆژی یەکەمیندا بەیەکەوە کە بەیەکەوە دانیشتین وعدێکمان لەگەڵ یەکتردا گوتم وەرە بەیەکەوە با وعدێک لەگەڵ یەکتریدا مۆر بکەین وعدەکەمان با ئەوە بی من وعد دەدەم ئەگەر لە یەکتر تووڕەبووین ئەگەر ئەتۆ تووڕەبووی لە من واللهی ئەگەر ناحەقیش بی ئەمن تووڕە نابم ومنیش وعدت پێ ئەدەم ئەگەر ئەتۆ لە من تووڕەبووی ئەگەر ئەتۆ ناحەق بووی من تووڕە نابم ئەگەر من تووڕەبووم ناحەقیش بووم ئەتۆ تووڕە مەبە بۆیە دەڵێ 50 دانە ساڵە بەیەکەوەین گرفت و کێشەمان نییە لە بەیندا ئەگەر هەش بوو بێ زۆر بە سەهل و ئاسانی تێیدا چارەسەر کراوە لەبەرەوە بڕێزانم
ئەمڕۆ هەندێک ببێتە پەرژینێکی قایم لە دەوری بەڕێستان دایک و باوکانێکن خۆیان پێویستیان بە پەروەردە هەیە چ جای ئەوەی ئەوان پەروەردەی منداڵەکانیان بکەن دەزانن ئێستا ئەمڕۆکە مخدرات و ئاڵوودە بوون بە مەشروبات و ئەو نێرگلەیە هەر بۆتە وەکو سێژەمەی خواردن هەیە ئاوای لێ هاتووە ئەنجا لە ماڵی ئیلتیزام بەدین و ئەوانەشەوە ئەو بابەتە هەیە بەڕێزانم آخر بەڕێزان دایکان و باوکانی بەڕێز زۆر گرنگە هاوڕێ لە بۆ منداڵەکەت وەکو کە باسمان کرد دەزوڵاکردنی ئەو منداڵە لە هەموو شتێکدا حڕ بێ سەر دەچێشێت لە بۆ ئەو بابەتێک کە ئێستا ئێمە باسی دەکەی زۆر خەتەرناکە یعنی ئاگادار بن ئەوەی کە ئەو هاوڕێی کە لەگەڵی هەڵسوکەوت دەکا دواتر پەشیمان دەبنەوە زۆر خەتەرناکە ئەو بابەتیانەی کە ئێمە تێیدا باسمان کرد خاڵێکی تریان کە زۆر گرنگە دایکان و باوکان هیچ کاتێک شتێکی ناڕاز مەڵێن لەگەڵ یەکتریدا بەرامبەر بە منداڵەکەتان و وعدی ناڕاستیش بە منداڵەکەتان مەڵێن وەڵای باورتان ببێ ئەوەی کە بە ناڕاز ئەتانەوێت بەسەر منداڵەکەتاندا بیگشتێنن ئەوەی ئەتانەوێت بە ناڕاستی بە منداڵەکەتان بڵێن لە بۆ ئەوی ڕازی بکەن چەند دەقیقەیەکی تر لە بۆی ڕۆن دەبێتەوە کە ناڕاستیە لەبەرەوە دەزانیت ناڕاستی دیارە شتێکی تەبیعیە مادەم بابم وای کرد یان دایکم وای کرد شتێکی ئاسایی و زۆر تەبیعیە نابێ ئەوە بێت بەڕاستی جا ئەساس و گرنگە ئەوەیە کە دایک و باوکان لەم پشوەی هاوینەدا زۆر ئاگادار بن ئێوە ئەرکی سەرشانتانە هەڵبستن بەو بەرپرسیارەتێکە لە سەرشانتانە لەو پشوەدا بیان نێرن لە بۆ ئەو سنتەرانەی کە ئەو مامۆستا بەڕێزانەی بە تایبەتی تر ئەو بڕوادارانەی کە ئێستانەکە هەڵساون بەو کارەدا ئەبینن کە بوونە فریادڕەسی منداڵەکان کە ئەسڵەن مناڵی من هیچی ئەو نییە بەڵام لە پێناو پەروەردگاردا هاتووە ببێتە ڕێگایەکی ڕۆشن بۆ منداڵەکەی ئێوە لەگەڵ ئەوەشدا کەم تەرخە من ئەوەندە تااقەتیان نییە کە بیبنە ئەوێ ئێستا لە بیرمان کاتێک تەجویدمان دەخوین بەڕێزانم ئەو کاتە ظروف و زمانەکە زۆر خەتەرناک بوو لە وەزعی ئیسلامی و ئەو بابەتانەدا هیچ مامۆستایەک نەی ئەوێرا کە دەرس و دراسە بە خەڵک بڵێ وەڵی مامۆستایەکمان گرتبوو لە نێو ماڵەکاندا وەکو ماڵی ئەرقەمی کوڕی ئەرقەم ئەچوینە ژوور 4 کەس بووین یەکێکمان ئەچوینەوەی تر عەرز لە کۆڵانێنەوە کەسێک بمان بینێ ئەبەو شێوازە تەجوید و ئەوانە دەستی مامۆستامان ماچە کرد کە لەو تنگانەدا و ئامادەیە ئەوڕۆ مامۆستا بۆ خۆی دێ لە دەرگادا بەڵام ئێمە تااقەتمان نییە کە منداڵەکان ببین لە بۆ پەروەردەکردن و فێرکردن لەو پشوانەدا زۆر گرنگە ئازیزانم بۆ خۆتان دەزانن کە ئینسان کە مرۆڤ مرد يعني هەموو شتێکی سەر ئەو دنیای لێ قەتع بێ إلا بثالث کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵام تەنها سێ شت نەبێ یەکێک لەو سێ شتانە چییە بەڕێزانم کە دوای مردنیش پاداشتەکەی لە بۆتانە الأولاد صالح ئەگەر ئەولادێکی ساڵح بۆ خۆت پەروەردەت کردبێت هەر چاکەیەک کە دەکا دڵنیابن لەوەی کە ئەوە پاداشتەکەی لە بۆ ئێوەش دێتەوە لەبەرەوە کەم تەرخەم مەبن لە پەروەردەکردندا ئێستا بە تایبەتی تر زۆر پێویستە کە ئاگادار بن لەو سنتەرانەی کە ئێستا هەیە بیان نێرن و هەروە پەروەردەیەکی جوانەکرێن لە ڕووی فێربوونی زانست و زانیاری و قورئان و ئەو بابەتانە خاڵێکی تریان دایکان و باوکانی بەڕێز ژن و مێرد دەبێت زۆر یەکگیر بن لە بابەتی پەروەردەکردن نابێت بەڕاستی ئەگەر دایک لە منداڵەکەیدا یان ئەگەر باوک بۆ نمونە تووڕە بوو لە منداڵەکە خۆ باوکە لێشی بدات تەبیعیە شەقێکی لێدا زلێشی لێدا چ بوو یعنی دەبینی جاریوە لە بۆ پەروەردەکردن شتێکی وە کە منداڵەکە تووڕە بوو لە بۆ دایک نییە بچێت چای بکاتەوە لەبەرەوەی ڕاستەخۆ تۆ منداڵەکە فێر دەکەیت ڕقی لە بابی ببێ لەبەرەوەی ئەو لی تووڕە بووە لەسەر پەروەردە تۆ بچێت چاچی بکەیت خۆشەویستی لە بۆ دەبێت و هەروەها ڕقی لە بابی دەبێتەوە دەبێ ئێوە هاوسەنگ بن لەگەڵ یەکتردا دایک و باوک هاوسەنگی بنوێنن لەو بابەتەدا پێکەوە بن قەد وامەکە مێردت بشکێنیت لە بۆ منداڵەکەت قەد وامەکە بە هیچ شێوازێک وا بکەی کە ئەو منداڵە ئەتۆی خۆشتر بوێت لە بابی نا بەڵکو داچی بەڕێز داچی زیرەک داچی عەقڵ و تێگەیشت و ئەو کەسەیە کە پاڵپشتی مێردەکەیەتی لە پەرەپێدان و پێگەیاندی منداڵ لە بواری زانست و پێگەیاندن و پەروەردەدا زۆر گرنگە یعنی جارجارە هەندێک نمونە باز دەکەین ڕۆژێکیان برایەکمان کە مامۆستای ئاینیش بووم باسی لەوە دەکردێ گوت مامۆستا لەگەڵ کەسانێک تێکەڵ بوومە لەگەڵ بەرەبابێکدا تێکەڵ بوومە تەبعێکی زۆر ناشیرینیان هەیە گوتم چییە گوتی تەبعەکەیان ئەوەیە هەتا ئەو کاتێک کە منداڵەکان هەرزەکار دەبێ ژنەکە پشت لە مێردی دەکا بابە ئەوەی کە تۆ کچەکەت شووی کرد ئەو جات و قەدری مێردت دەزانی ژنەکە لەبەر ماڵ و مێرد و منداڵی خۆی ئەوەندە ناپڕژێتە سەرەتۆ چێ بەدەستەوە دەمێنێتەوە مێردی خۆت زۆر ئاگادار بە ئەگەر کوڕ ژنی هێنا بەخوا ئەوەندەیە پڕزێتە سەر ژن و منداڵی خۆندا ئاگای لە تو نامینێ کەواتە پێکەوە دەمینێنەوە
ئێوە بەیەکەوە جوانن، بەیەکەوە ئەتوانن پشەستور بن بەرەو لووتکەی جوانیەکانی ژیان هەنگاو هەڵگرن ژن و مێرد، بەیەکەوە دەتوانن ئەو بابەتەیە بکەن، نەکەن بە هیچ شێوازێک ئەتۆ پشتگیری لە منداڵکەی دژی باوشی، یان ئەوە تەوەکو ئەوەی کە من باسم کرد لەو نوختەیە کە کوڕەکە هەرزەکارەکە بە بابی دەڵێت تۆ بارگرانایی بەسەر ئێمەدا و مێەوە ماڵ لە بۆ ئافرەت زادواتر هاواری لێ هەڵدەستێت تەلەفۆن یەکرد ماوەستا بەس مێڵە بچێتە بابی تەلاق بەس ئەو کارەیە بکە ئەو جارە چیەڵێ ئەبمە ئەو تۆزەی بەرپێی مێردەکەم بابە وەڵام بەبە بەر تۆزی بەرپێ بەس ببە بە کەسێکی تێگەیشت و پشتی مێردت بەرمەدە لە بۆ منداڵەکان توانە هاوسەنجی جوان وەرگرە لە بینی هەمویان خۆشەویستیەکانتان دابەش بکەن لە بینی منداڵەکان تا مێردت هەمووی بەیەکەوە و پیاویش بە هەمان شێوە لەگەڵ ئەو بابەتەدا. خاڵێکی تریان بەڕێزانم ئەزانن یعنی لە بۆ ئافرەت و لە بۆ باوک مەبەستمان زیاتر ئەوەیە لە بواری پەروەردە و ئەو بابەتانە هەندێک سیفات هەیە زۆر ناشیرینە. ئیمامی عومەر قسەیەکی زۆر جوانی ئەفەرموێ ناشیرینترین ئافرەت ئەوەیە زۆر بەهێز و زاڵ خۆی بەسەر پیاوەکەی دانیشان بدا، زۆر بەهێز و زاڵ، چونکە بەڕێزانم سروشتی ئەو پەروەردگارەی کە مرۆڤی دروست کردووە بە تایبەتی ئافرەتی بەناسچی دروست کردووە. ئەگەر ئافرەت لە قۆناغی ئەو ناسچی خۆیدا چوویە دەرێ حەز دەکەی وەکو پیاو دێتە بەرچاو، یعنی ئەو پیاوە کەیفی بەوە نایە. پیاوان ڕقیان لە ئافرەتی ڕقاویە، پیاوان ڕقیان لە ئافرەتی بەبوغزە کە یعنی دائیمەن تووڕە و توند و ترش و ناتوانی کە قسەی لەگەڵدا بکەی. ئەوە ئیمامی عومەر ئەفەرمێ یەکێک لەو ناشیرینترین ئافرەت ئەو ئافرەتێ وەکو کە باسمان کرد خۆی زاڵ و گەورە بەسەر مێردەکەی دانیشانەدا و ناشیرینترین پیاویش ئەو پیاوەیە کە لە دەرەوە دائیمەن خەندەی بەسەر لێوەکانەوەیە و دائیمەن کەسێکی جوان خۆی نیشانەدا و لە ماڵیش وەکو ئاگر و پشکۆ کەس ناوێرێکە قسەی لەگەڵ بکە، لە دەرەوە خۆی بە قوربانی خەڵکو و ئەوەی تری و ئەوەی تر ئەکا منداڵەکانی خۆشی تێدا فەرامۆش کردووە. ناناکرێ ئەوە بەو شێوازەیە بڕوە. باشترین پەروەردە ئەوەیە کە باوک ببیت بە هاوڕێ لە بۆ کچەکەی و لە بۆ کوڕەکەی، و باشترین هاوڕێ ئەوەیە کە دایک ببێت بە هاوڕێ کوڕ کچەکەی، لەبەر ئەوەی ئەگەر لە فەراغی دایک و باوکایەتیدا هاوڕێ نەبوو فەراغی لە بۆ دروستە بێ هاوڕێی خراپەگرید لە دەرێ. لەبەرەوە ببینن زۆر جاری وایە کوڕ یان کچ ئەگەر شتێکیان هەبوو بە دایکی دەڵێ بەڵام بە بابی ناڵێ، لەبەرچی لەبەرەوە ئەو باوکەوەکو هاوڕێک تەحەمولی لەگەڵ ناکە، لەبەرچی شتە شاراوەکەی بە دایکی دەڵێ بەڵام بە بابینە، لەبەرەوە ئەو باوکە وەکو هاوڕێک مامەڵەی گونجاو ناکات لەگەڵ کوڕ و کچەکانیدا. بۆیە ئێوە ببن بە هاوڕێ بۆ ئەوەی کە خەڵکانی دەرێ نەبن بە هاوڕێیان ئەو خەڵکانێک کە بە تایبەتی تر خراپن. خاڵێکی تریان بەڕێزانم لە هەندێک لە خێزانەکان لە جیاتی ئەوەی کوڕ و کچ فێری ژیانێکی تەندروست و پەروەردەیەکی جوان بکرێن ئەبینیت دەستیان واڵا کردوون لە هەموو بابەتەکانی ژیان، یعنی ئەو بابەتانەی کە گەنج بەرەو ئەوە ئەبات کە ئەو گەنجە هۆشیار نەبێ کە حیساب بۆ زانست نەکاوەکو گەنجی ئەو ڕۆزۆرێکیان ئەڵێن چی وەڵاهی مامۆستا شەهادە هیچ دەوری نییە، وەڵاهی ئەبینیت کە ئەو خوێندنەهاوە بەدەیان شەهادەی دکتۆرا لە ماڵێ دانیشتیە و ئەوەیە ئاخر خوا ئەو کەسانە بگرێ کە هەموو ژیانیان کردۆتە پێکەوەرانی دنیا و ئەو بابەتانە کە گەنجی ئێمەیان بێ ئەمەل و بێ ئومێد کرد لە جوانیەکانی ژیان، هەمویان فێری مادە و سەروەت و کۆکردنەوە ئەو بابەتانە بوو، واروەها وایان لێکردن لە بواری ڕەوشداریەکی جوان دەریان هێنان. بتاندیت با پێشووتر خێزانەکانی پێشووتر چۆن بوون لەو پەڕی ڕەوشتێکی جوان و باش لە لووتکەی بەرزی ڕەوشدا بوون، ئەمڕۆ دایان ڕماندن بۆ دۆڵی بێ ڕەوشتی پەناگرین بەخوای پەروەردگار و ببێتە پەرژینێکی قەیم لە دەوری ئێوە کە ئەمڕۆ خەڵکانێک گیریان پێ خواردووە. تەسەوڕی ئەوەکەن کە ئەمڕۆ یعنی یەشێک پەیوەندیە کرێت ماوەستا یەکێک لە بەرنامەکانی تەلەڤیزۆنت حەزەکەین بەرنامەیەکی تایبەت بێ پەناگرین بۆ خوای پەروەردگار لەسەر لیواتە، لەبەر ئەوەی بۆتە یەک نەک لە حاڵەتەوە خەریکە ئەبێت بە دیاردا لە نێو کۆمەلگای ئێمەدا کە ئەبینن ئەو خەڵکە قێزەوەنەی کە ئەمڕۆ حکومڕانی سەر ئەم گۆی زەویەکە حتا بە کوردستانی خۆشمانەوە چەندین ناو ناتۆرەی جوانیان لێناوە لەگەڵ ئەوەندە ناوە جوانەی کە لێیان ناوە لە کاتێکیشدا ناوەڕۆکی ئەوەندە قێزەوەنە ناو لە لیواتە ئەندرێت پەلکە زێڕینە لە کاتێک چەندە قێزەوەنە شت نییە لەو شتە قێزەوەنتر بێ، بەڵام جوانی ئەکەن بە بەرچاوی گەنج و ئەو بابەتانە ئەوانە ئەوە پەروەردەیانە بۆ کۆمەلگەی ئێمە. ئاجا ئەوە دێن بە ناوی کوردایەتی و بە ناوی کورد پەروەری و ئەو بابەتانە ئەو خاڵانە دێنە زەهن و زەینی گەنجانی ئێمە و هەرزەکارانی ئێمە، دایکان و باوکانی ئێمەش بەڕاستی ئەبینین کە کەمتەر خەم لەی دانیشتون. دەکەواتە من دەڵێم بە هەموو خوشکوبرانی خۆمان وەڵاهی ئاگادار بن ئێستا کاتی تەمبەڵی نییە و کاتی خەوتن نییە بۆ بڕواداران، کاتی هەڵستانە سەرپێیە
بۆەوەی بتوانین ئەسبی خۆمان تاودەین لەگەڵ ئەوەی ئێمە زاڵ بین بەو بەرنامە جوانەی کە پێمانەکە هەڵگری ئەم پەیامە جوانەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام بیگشتێنین بەسەر ئەو بەرنامە فاسدەی کە ئەوان هەیانە واروها ئەوەی تێدا هەر بزر بکرێت لە نێو خێزانەکانی ئێمە ئەوەی کە ئایانەوێ بەسەر کوڕان و کچانی ئێمە دابێنن لە کەناڵێک لە کەناڵەکانی ئێرە دێت باز لەوە دەکا یعنی کەناڵێکی بیانی دۆبلاژی زمانی کوردی کردووە دێت ئەو ئافرەتە چ دەکا کە کچێکی گەنجی هەرزەکار لەگەڵ کوڕێکدا دێتەوە ماڵێ دایک و باوکی لەسەر قەنەفەی ماڵێ دانیشتون ئافرەتەکە دێت سەلامە کاکچەکە دایک و باوکی دانیشتون دەی کچەکەم بەخێر بێی ئەو کوڕە چییە لەگەڵت وەڵا باوکەوە هاوڕێمە لەگەڵمدایە دەی باشە کچەکەم ئەوە ژووری خۆتان بڕۆن ئەوە لە ژووری خۆتان بڕۆن بەحاوێنەوە ئەزانن مەبەز لەوەدا چییە زۆر بە ئاسایی من لە ماڵی خزمێکی خۆم دیتم کە تەماشایانە کرد زۆر عەجیبە یعنی ئەمە پێی وایە شتێکی بەسیتە کە کچی هەرزەکاری خۆی بە دیارە فلیمە دانیشتووە ئەوە پێت دەڵێ کە چاوەکەی خۆم برای خۆم پێت دەڵێم ئەو کچەکە بەبەر چاوی باوک و برای و داچی هاوڕێیەکی کوڕی هێناوەتەوە پێ ئەڵێ بە کچەکەی منیش بڵێ باوکە زۆر ئاساییە گەرەمیش بەیانی کوڕێکی دیکەم هێنایە ماڵ پێت دەڵێ ئاساییە نابێتەوە قسە بکەیت ئەمە پەروەردەنیە ئەوەی کە باسمان کرد ئەمڕۆ دایکان و باوکان کە بەو شێوازەیە زۆر کەم تەرخەمن لە بواری پەروەردە و ئەوانە و خاڵێکی تریان بەڕێزانم جیلێکی تری جیلێک زۆر مەترسیدار بەڕێوەیە کە حیساب بۆ هیچ جوانیەکانی ژیانی ئەمڕۆ ناکە کە حیساب بۆ گەورەی خۆی ناکە کە حیساب لە بۆ فێربوون و زانست و زانیاری ناکە لەبەر ئەوە ئاگادار بن لە خێزانەکانی ئێمە هەر هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست خوشکان و برایانمان بەیەکەوە بە هەمومان تەطبیقی ئەو فەرموودە جوانەی پێغەمبەری خواکەین عەلەیهی سەڵات وەسەلام کە ئافەرمووە بەلیغوا عنی وەلەو ئایە ئێوە تەبلیغکەن ئێوە ڕای بگەێنن بەڵام با لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەتەئمڕون الناس بالبر وتنسون أنفسكم بەڵام با لە نفسی خۆمانەوە دەست پێکەین کە خوای پەروەردگارە فەرموێ ئێوە ئامۆژگاری کەسانێک دەکەن لە کاتێکدا خۆتان فەرامۆش کردووە ئایا عەقڵتان ژیریتان ڕێتان لێ ناگرێ لەو کردارە نەشیاوەی کە دەیکەن لە کاتێکدا ئێمە دەعوە ئەکەین بەڵام خوای پەروەردگار ئەم دەعوەیە بە ناشیرین وەسفەکە بۆ لە بەرەوەی لە دوورونی خۆمان دانیە حەیف و مەخابنە کە ئێمە شتێک بە کەسێک بڵێین هەمومان بڕوادار ئەو تەبلیغکردن هەر لەسەر من نییان لەسەر جەنابی مامۆستا و ئەو مامۆستا بەڕێزانەی کە دانیشتون لەسەر هەمومانە بە قەت زانینی خۆمان لەبەر ئەوە پێویستە ئاگادار بین ئەو قسەی کە ئێمە دەیکەین زۆر زۆر گرنگە کە لە ناخی خۆماندا هەبێ هەزاران قسە ناکاتێ یەک کردار و یەک عەمەل کە لێت بدینترێ زۆر گرنگە بۆیە ئەڵێ ڕۆژێشان لە ئیمامی عەلیان پرسی دەربارەی ئیمامی عومەر فەرموویان چۆن لە ئیمامی عومەرە ئەڕوانیت کە ئیمامی عومەر چۆن لێی ئەڕوانی فەرمووی قەسەم بەو کەسەی کە گیانی عەلی بەدەستە واللهی ئیمامی عومەر کردارە نەهێنیەکانی لە کردارە ئاشکراکان جوانترە واللهی ئەگەر ئاوا بووین دڵنیابن بەخۆی تەدریجیەن ئەو پەروەردە جوانە دێتە ناو بازنەی ژیانی خێزانمان بەبێ ماندوو بوون واللهی ئەگەر کردارەکانمان ئابە و شێوازەیە بوو وەکو کە تێیدا باسمان کرد کەواتە ئەوەیە کە ئێمە هۆشیار بین بێدار بین دایکان و باوکان بە تایبەتی تر زۆر زۆر پێویست بەوە دەکا واللهی ئاگادار بن بەڕێزانم سۆنگەی ئیسراحەتی ژیانی ئەم دنیایە لە پەروەردەیەکی ڕاست و دروستە واللهی بەڕێزانم جا ئەگەر ئێمە خۆمان کەم تەرخەم بووین لە پەروەردە ئێوە چاوەڕێی داهاتوویەکی زۆر 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 خەتەرناک بکەن لە ژیاندا واللهی ئاگادار بن ئەم ئیسلامە پاک و بێگەردەی ئێمە کە پشتمان تێی کرد کە دەستمان لەی بەردا ژیانمان تەنگ و تاڵ دەبیت وەکو ئەوەی کە ئێستانەکە ئێمە دەیبینین واللهی لەو 14 سەدەی ڕابردوودا ئەوەی بەم ئیسلامە کراوە بە هەر دینێکی تر بکرا بە تۆزینە ئەمە بەڵام ئەو پەروەردگارە خاوەنیەتی واللهی سەرکەوتنیش هەر لە بۆ ئەم ئیسلامەیە بەڵام ئێمە بۆ سەرفرازی خۆمان لە دنیا و لە دوار ڕۆژدا پێویست بەوە دەکا بزانم دەستی کاریگەری تۆ لە چ قۆناغێکە لە بواری پێشبردننی ئەم ئیسلامەدا واللهی بۆ ئەوەی کە ژیانی خۆت ڕاستە ڕێ ببێت ئاگادار بن واللهی ئەو 14 سەدەی ڕابردوو ببینن کە لە 14 تا 15 ئیمپراتۆریەتی تێکشکاندووە ئەم ئیسلامەیە کە ئێستانەکە ئەمانە وەکو خەجاڵەت بارێک لی کەوتون نازانن کە چی بکەن لی ئەدەن هەر زیاد دەبێ لی ئەگەڕێن هەر زیاد دەبێ واللهی ئێستا بڕۆن لە وڵاتە ڕۆژ ئاواییەکان تەماشا بکەن بەڕێزانم چەندین ئافرەت ئەو ڕۆکە دێ باوەش بە ئیسلام دەکا لەم چەند مانگی ڕابردوودا ئافرەتێکی یانەی شەوانەی رووسیا مسلمان بۆ کە چاپێکەوتنەکەی هەر لە بەرنامەی ڕۆژگاردا گواستەوە لە بۆ ئەو کەسانەی کە بینی بێتیان ئەو ئافرەتە باز دەکا کە لەیانە شەوانەکان بووە باز لەوە دەکات کە پارەیەکی خەیاڵی لە بەردەستدا هەبووە و هەروە خەڵکانێک مشتاقی بوونە بە جوانیەکەی بە هەموو ئەو بابەتانە
بەڵام دەڵێ پارەیەکی خەیاڵیم لەبەردەستدا بوو هەر وڵاتی حەزم پێ بکرد با دەچووم چ سیارەیە گران بەهایە ئەوە مەکڕی چ خواردنێکم پێ خۆش باوە مەکڕی هەموو پارۆ سەرۆت و سامانم لە ژێردەستدا بوو بەڵام دڵم خۆش نەبوو یا ئیلاهی دڵم خۆش نەبوو ئەڵێ ڕۆژێک ئافرەتێکی مسلمان بوو بۆ هاوڕێم دوای ئەوەی کە ئیسلامی لە بۆ خوێندمەوە والله ئەڵێ یەکەم جار کە شهادەم هێنا گوتم ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله والله ئەڵێ ئەو دڵم تەزوێکی فراحنایی خۆشی بەسەردا هات